ازدحامەشی زۆری لەسرە لەبەرەوەی منتیقەی زۆر کەوتوتە سەر ئەو فولکەی مەسەلەن زەیتونەیە ڕێی بنەسڵاوەیە هەموو کەوتوتە سەر ئەو فولکەی سوڕانەوەی گچکە بکاتەوە زۆر گەورەیە چکە ئێواران خاستن ئێواران کە خەڵک دەگەڕێتەوە لە ئیش و کار زۆر ئیزدیعام دەبێت یعنی احتیمالە سایق هەیە بە سەعاتێک دەرنەچی لێرە جا داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کە دیزاینێکی جوان دابنێ و بە خێراییش تەواوی بکە بە قورئان تقریبەن نیو سەعات دەمێنیتەوە ناوەڵا پێشتریش باش نەبوو یعنی حکوومەت دەتوانێت ترافیکی بۆ دانێ ئەگە ترافیکی بۆ دانێ باشترە بەس ترافیکی نییە و هیچ شتێکی نییە بەس ئەو سوڕانەوەیان بۆ کردو ئەو بازنە ئەو بازنەش گەورەیە ئەگە بچووکیکەنەوە بەڵام ئەگە بیکەتە ترافیک ئیزدیعامەکە نامێنی ئەمە باشتر وایە کە بیکاتە ترافیک لای دامدرێ باشترە خەڵکەکە هەرکەسە و بە سڕەی خۆی دەڕوا و تاخیر نابێت بەس کە ترافیک نییە هەموو سیارەکان دەچنە ناو یەک هەتا مروریش دەرەقەت نایە